بەڵێ بۆ قسەکردن لەسەرم بابەتەوە ئەو بزانین ئەم بابەتە بەچی گەیشتووە چەنە پێشتر کە لە راپۆرتەکەیە کاروان ئاماژەی بۆ کرد کە بابەتەکە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەوڵی ئەوان چارەسەر کراوە بەڵام بابزانین بۆچی ئەم کێشەیە سەری هەڵداوەوە هۆکار چییە کارەبا نەبووە لەو گوندانە. محەممەد علی نوێنەری ئەو گوندانەی لە سنووری کەرکوو کێشەی کارەبایان هەیە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک محەممەد ئەم کاتت باش من ئەمێ بزانم بۆچی ئەم کێشێ سەری هەڵدا بۆ ئێوە کارەباتان نەبوو ماوەی هەفتەیەک زیاتر. کاگڕند دەستخۆشی دەکەم ئێمە ماوەی سیانزە ڕۆژ کارەبای سنووری شوان و چەند دێهاتێکی پردێ کارەباکەمان هەمووی بڕابوو لەو کاتێ بڵین کارەبای ئێمە لە تەپەوە دێ لە تەپەوە دێتە مەحەتەی دارەمان مەحەتەی دارەمان ئێمە پێشتر 25 مگاواتمان بۆ هات ئەوان هەر ساون کەمیان کردبوو دابیانە شوێنێکیکە 14 مگاواتمان بۆ هات ئێتر کێشەی کارەبا لە ناوچەکە دروست بوو لایەنی پەیوەنددارمان ئاگادارەوە کردووە لەگەڵ مدیر ناحیە لەگەڵ جێگری قاید عملیاتە من قسەم کردووە لەگەڵ کاگوریایە قسەمان کردووە ئیتر لە ڕێی ڕێبوار تەهاوە هەوڵمانداوە مامۆستا مدیر ناحیە هەموو لایەنی پەیوەنددارەکان هەوڵماندا کەس بەهانامانەوە نەهات ئیتر من بڵین برادران ئاگادارەوە گوتم کاکە خەڵک ڕێگریەکە خەڵک خۆپشاندانەکە ئیتر ئەوە بوو خۆپشاندانەکە دوێنە دروست بوو ئێمەش کە چوونە ناویان وتمان کاکە ئێمە دووبارە مامۆستا وتی ئەچین 7 نەفەر 8 نەفەر ئەچین سەردانی ڕاکان سعی دەکەین محافزی کەرکووک کە چوین ئیتر زۆر ئەو پیاوە 7 ساعت 8 ساعت ماینەوە دەرگایان لێمان نەکردەوە دوایە تەلەفۆنی بۆ مامۆستا کردەوە بۆ مدیر ناحیە ئەڵێ وەرن مەکتەب سیاسەکە ئیتر کە چوینەوە کاگاسۆ ئاگای لەو ئیشانە نەبوو وتی من ئاگام لەم ئیشانە نییە ئیتر دیار بوو دەرفەتێکی بۆمان ڕستان چوینە سەرەوە قسەمان کرد ئیتر ڕاکان سعیدش ئەو ئاگای لەوانە نەبوو کە لە ناو مەحەتەوە کرابوو ئەو باشە کاک محەممەد نیانت هۆکار چییە کارەبایە نیانت هۆکار چی ئەم کارەبای ئێوەیان کەم کردوتەوە ینی ئەو مێگاوەتیان کەم کردوتەوە فرۆشتویان کارەباکەیان فرۆشتە بوو داویانە نازانم ئیتر شەریکاتە چییە ئیتر ئێمە داوای مافی خۆمان کرد ئیتر مزارە کرا خەڵکیان زۆر ماندوو کرد هێز عسکەرەکان هەر لە خەڵکیاندا خەڵکی ناوچەی شوان و خەڵکی ناوچەی پردێ و ئیتر هێز عسکەرەکان بەڕاستی تعدایان لە خەڵک کرد خەڵک زۆر ماندوو بوو لە وەسا کاگڕنج باشە بۆچی ئەو هێزانەوە مامەڵیان لەگەڵ ئێوەیە کرد ئێوە داواکاریەکتان هەبوو دەتانویست بیگەن لایەنە بەرپرسەکان بۆچی ئەوان بۆ شێوە مامەڵیان لەگەڵ ئێوەیە کرد کاگڕنج ئێمە ئەو تەوقا خەڵکی حەسار و سنوورەکەی شوان و تقریبا چەندی شکاندیانی خەڵک زۆر بەلایەوە زەحمەت بوو ئەیانوت مزاهرە بکەن بەیانی هەمر دێ بەیانی ئەسکەری دێ بۆی هەیە خەڵک زەرمەندی گەورە بێ تر خەڵکیان ترسان یادەکەشی لە کاتێکی خراپە بوو یادی یامەزانی شێتی بوو ئیتر ئێمە ینی سارمان نەبوو لەبەرەوەی ئێمە خەڵکی بەبێ کارەبا هەمووی زراعاتی وشکەوە بوو هەمووی خەڵک ماڵوێران بوو ئاومان نەبووم بە تەنکەر ئاومان نەکردی ئیتر بەڕاستی خەڵک زۆر بێتاقەت بوو لە وەسا بۆیە خەڵک ناچار بوو جادەی هەولێر جادەی کەرکووک بگرێ ئیتر مزارەکە لێەوە دەستی پێکرد باشە کاک محەممەد ئەوەی کە ئەو گوندانی کە ئەم کێشەیان ڕوبەڕووبەوە چەند گوند بوون ئێمە بیبانیە یارمجەیە ئەم سنووری ئێمە دارەمانە گۆڵدەرەیە دێتەوە لای دووبزنی تقریبان دەوری ئێمە 15 دێ ئێمە کێشەی کارەبامان هەبوو باشە پێشتر کە ئەم کێشەیە سەری هەڵدا هەر لە سەرەتای سەرهەڵدانی کێشەکەەوە ئێوە بێجگە لەوەی کەوتە دوێنێ سەردانی پارێزگاتان کردووە پێشتر ئاگادارتان کردبوونەوە کە ئیترەم کێشەیە وا سەری هەڵاوە بەڵێ من مامۆستا مدیر ناحی پردێ کاک عەبدولمەتەلیب شەو ڕۆژ لەگەڵمانە بوو ئەنی ئەو پیاوە درێغی نەکردووە بەڕاستی ئەگە بڵێم وڵاکەم تەرخەمی کردووە نەکردووە دوایەوە پەیوەندیمان بە جێگری قایدی عەمەلیاتەوە کرد لیوا خێرڵڵا لەگە کاگوریایە ویلای کاکەخان پێیمان وتمان کاکە کێشەکە هەیە وتی مختار بۆ من خۆ مختاری سنوورەکەم وتی بۆ لایەنی پەیوەنددار ئاگادارە ناکە وتی هەمووی ئاگادارەوە کردووە ئەنجا ئەم ڕۆژ کاکڕەنج بڵین ئەم شەو تەلەفۆنیان بۆمان کردو عەلاسات قایدی عەمەلیات دێ بۆ حەسار بۆ ماڵی ئێمە قەرارە بڵین دانیشتنی بکات لەگەڵمانە بۆ ئەوانی کە لیان دراوە ئەوانی کە تەعدایان لێکراوە ئیتر ئەوێت تەوازە بخوازی ئەوێت داوای لێبردن کە ئێستاوە ئامادەباشیمان کردووە سەعات 2
قایدی عملات دێ بۆ حەسار سەردانی ماڵی ئێماکە و ئێمەش تەنڕشتپێک و پیا و معقولی سنوورەکەمان ئامادە کردووە کە پێشوازی بکەین و ئەو پیاوە داواشی کردووە ئەڵێ دەبایە ئێوە ئێمەتان ئاگادار بکرا ئێمە ئەتوانین لە ڕێی بڵین پەیوەندیدارە و لە ڕێی محافظ و لە ڕێی مدیری کارەبا و ئەتوانین کێشەکانتان بۆ چارەسەرکەین. باشە و هێزانە کێ بوون کە ئەو ئازەتی خەڵکیاننا؟ وڵی هێزێکی عسکەری بوو لەگەڵ هێزێکی هێزە ڕەشەکە لێو بوو ئەلحەق هێزە ڕەشەکە پیا و بڵین زابتێ پەیوەندی بە منەوە کرد عەقید ڕوکنێ بوو وتی کاکە تو لە شوێی وتم من وا لە بەردەم پارێزگا وەستاوم لەگەڵ وەفدێکە نایەن بستمەژورەوە وتی کو ئەو تەلەفۆنە بدەرە ئەو زابتی کرد ڕێگری لێکا وتی من خۆم ماڵ مناڵەکەم ئەگەر کارەبان دەبێت لێوە گەلە خراپتر دەکەم ینی بەڕاستی من ناتوانم چۆن سوپاسی ئەو زابتە بکەم لە هێزە ڕەشەکە بوو عەقید ڕوکنێ بوو پیاویش بەڕاستی هەڵوێستی هەبوو لەو وەزعەیەمیان. باشە سکاڵاتان تۆمار کردووە بۆی کە ئەو کەسانەی کە ئاوا دەستدرێژیان کراوەتە سەر؟ ئێمە کاگڕنس ئێمە نیازمان هەبوو سکاڵە تۆمارکەین ئێمە لە سعات دێشەوە یانزەی شەوە پەیوەندیان پێم کرد وتیان ئێمە دێن قایدی عملیات و ئەو فەوزی سەقزلی دێن تەوازە ئەخواسن ئەنجا ئێستا ئێمە چاوەڕێ ئەوەمانە بڵین ئەوەی کە تعدای دەکراوە ئەوەی کە لێی دراوە ئیتر ئێمە بەقاید عملیات هەڵێن ئەو کاتە بەدواداسنمان دەبێت بۆ بکەن ئێمە خۆش نابین لەوەی کە تعدا لە کەسی ئێمە بکرێت بە هیچ شێوەیەک. باشە کاک محەممەد هەوڵەکان بەچی گەیشتۆ بۆی کە کێشەکەتان بۆ چارەسەر بکرێ؟ ئەجا باسی ئەوت بۆکەم دوێنێ ئێمە کە لە مەکتەب سیاسیەکە دانیشتووین لای کاگاسۆ من هەرسام بە ڕاکانم وت ڕاکان پارێزگار کاکڕاکان پێی وتم کاکە ئێمە کێشەکەمان حەزەکەم بە وردی تێرگەێنم و ئێمە پێشتر 25 مگاواتی کارەبا ئاهات بۆ مەحەتی دارەمان لە تەپەوە ئێستا 14 مگاواتمان بۆ دێ من سەبەبەکەی نازانم چی لێ هاتووە پەیوەندی بە مدیری کارەبای کەرکووکەوە کرد مدیری کارەبا وابزانم کاک لەی سیناوە ئێتر کردێ سەوت خارجی 1 سعات تقریبا نیم سعات ئەو پەیوەندی کرد وتی من ئەوە نازانم دەبێ کارەبای حەسار و سنوورەکەی شوان چارەسەر بکرێ مەحەتەیەکمان هەیە لە گوریە چاڵە وتی ئەو مەحەتەیە ڕەبتێکەن وتی لە زابش مەحەتەیەکمان هەیە بڵین گەڕۆکە وتی ئەوەش دێنن چارەسەرەکەن ینی کێشەکانمان تقریبا هەوری باش درا توانیمان هەندێک ئیشی باش بەدەست بێنین و هەنێ بڕیاری باشیان داوە وعدی باشیان داوە. ئێستا کارەبا تا ڕادەیەک فەرقی کردووە لە چاو پێشووە لە چاو کاتی کە نەبووە زۆر لە دوێنێەوە کارەبامان زۆر باشە خەڵک ئاوی دەو پێش ئاوێ کڕی ئێستا هەموو ماڵەکان هەموو ئاویان هەیە لەخوا بەزیاد بێ زۆر باشە تر ئەمڕۆ قەرارە بچینە لای مدیر ناحێشت بڵین موانسی کارەبای کەرکووک بێن لەوێ لەژنێ بێن لەگە مختارەکانە داوا بکەین کەم و کوڕەکان لە لای مامۆستا لە مدیر ناحیە ئێمە داوا بکەین ڕۆمان جێبەجێکەن ئەو کەم و کوڕانی هەمانە زیاتر. دەستی خۆش بێ بەڕێز محەممەد عەلی کە نوێنەریە و گوندانەی سنووری کەرکووکە کە کێشەی کارەبایان هەبووە سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی و سپاس وەڵامی پرسیارەکانیشت داینەوە.